لا مرکزی بۆ پارێزگای سلێمانی کە ئەم پرۆژەیە ماوەیەکە لەلایەن بەڕێز ڕێکەوت زەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پێشکەش کرابووە پرۆژەکەمان خستبووە بەردەست ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕابردوودا و ئەمڕۆ بڕگەی دووەمی کۆبوونەوەکە بریتی بوو لە گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژەیە بۆ دەوڵەمەندکردنی وەرگرتنی سەرنج و تێبینی و ڕای هەموو ئەندامانی ئەنجومەنی ئامادەبوو لەسەر ئەو پرۆژەیە. لە کۆتا خاڵی پرۆژەکە هەموو ئەندامانی ئەنجومەن لەگەڵ کۆی پرۆژەکەی بوون و بڕیاریشماندا کە ئەم پرۆژەیە لە داهاتوودا وەکو پێشنیارێک بینێرین بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کەوا جارێکی تر پرۆژەکە سەرنج و تێبینیەکانی ئەندامانی ئەنجومەن دێت وێنێرینە لیژنەی یاسایی و سیاقەیەکەگەین و بە دەوڵەمەندکراوی ئەدەین بە ئەنجومەنی وەزیران و بەدڵنیایی ئەم پرۆژەیەکە لە خزمەتی کۆی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین گەرمیانایە. داهاتی سلێمانی تەمان مانگانە دەگۆڕێ بەشێ لە داهاتەکان هەرێمیە واتە هی ناوخۆیەوە چێتەوە بڵین داهاتەکە هی سلێمانیەوە بەشێک لەو داهاتە بەشێکی بەسەڵەن ئێستا بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بڕیاری لەسەر درراوە بەشێک لەوانە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و هەروەها بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ئاوی دەوروبەر و هەروەها بۆ شارەوانی سلێمانی ئەمانە بەشێک لە داهاتەکانی خوان ێستا بە بڕیارێکی ئەنجومەنی بەنسبە داوێنە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پێم وایە ئەگەر هەڵە نەبم لە سا 20 بۆ ئاوی سلێمانی لە سا 40 و پێم وایە بۆ شارەوانیەکانیش بە هەمان شێوە لە سا 40.